گەنجێکی نیشتیمانە بەکر ڕەحیم زیاتر لە 7 ساڵە بەخۆبەخشی خزمەتی باخچەیەک دەکات. ئەو دەڵێت ڕەنج و ماندووبوونی چەندین ساڵم لە خزمەتی نیشتیمان خەرج کردووە، بەڵام پێمان ناوترێت گەنجی نیشتیمان. وەڵی من وەکو گەنجێک ینی زۆر شانازی بەخۆمەوەکەم کە توانیومە بێ بەرامبەر لەم شارەدا ئەم ئیشە و ئەم باخچە جوانەیە بڕازێنمەوە بۆ ئەم شارەی خۆم بە تایبەت بۆ باخچەی مناڵانی پەریا بێ بەرامبەر ئەم کارم کردووە. چەند ساڵێک تەمەنی خۆم پێبەخشیوە ئەم شارە، یعنی هیوادارم ئەم بەرپرسانەی ئەم شارە من یەکێکم لەو قوربانیانەی ئەم شارە وەکو گەنجێک کە هەموو ئیشێکم کردووە، هەموو خۆ ینی لە خۆبەخش کەوت و خۆبەخش هەموو ژیان و ینی خۆبەخشیە. ئێتە داوایان لی یەکەم ینی بیرکەنەوە بزانن گەنجی ئەم شارە خەریکی چیە. گەنجێکی دیکە دەڵێت ئەوانەی لە خزمەت و چاکەی گشتی دابن ئەوانە پێیان دەوترێت گەنجی نیشتیمان. هەزاران دەرچووی دانەمەزرا و گەنجی خێر لە خۆنەدیوی ئەمەرێمە هەن بە خۆبەخشی کۆڵەکەی ئەم نیشتیمانن، بەڵام حکوومەت و هیچ بەرپرسێگەست بە ماندووبوون و ڕەنجیان ناکات. هەموو ئەو گەنجانی کە خوێندنیان تەواو کردووە و ئێستا لە بوار و پیشەیەکی کارەکەن یاخود هەمویان خزمەتەکەن لە دایرەکانە بە خۆبەخشی و هەموو ئەو گەنجانەی کە لە ڕۆژگارێک لە ڕۆژان لە بەرەکانی جەنگا بوون بە خۆبەخشی دیسانەوە، ئەمانە هەمویان گەنجی نیشتیمانین. پێویستە ئەگەر سوپاسێک کەسێک بگرێتەوە ئەوە ضرورە کە هەمویان بگرێتەوە و ئەگەر کەسێک ناومرێ گەنجی نیشتیمان ئەوە ضرورە هەموو ئەو گەنجانەی کە بە خۆبەخشی لە دام و دەستگاکان لە هەموو سێکتەرەکانی ئەم وڵاتەیە خزمەتەکەن. گەنجان و دەرچوانی دانەمەزراوی هەڵەبجە نیگەران بوون لە قسەیەکی پارێزگاری هەڵەبجە کە بە کوڕی سەرۆکی هەرێمی وت گەنجی نیشتیمانی. من ناوە گەنجی نیشتیمان کاک دریز نێچیرەوان بارزانی کە ئاگامان لە کار و چالاکیەکانیەتی کە لە هەموو کوردستانە جێدەستی دیارە. لە کاتێکدا هەزاران گەنجی ئەمەرێمە لە پێناو نیشتیمان ژیان و تەنانەت جەستەیان بەخشیوە، بەڵام ئەوانە دیار نین و کەسێک بە پارە و سامانی گشتی پرۆژەیەک بۆ پارێزگایەک بکاتەوە گەنجی نیشتیمانیە. ساما فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.